سڵاتان لێ بێم کاتتان باش لە دۆڵی پرژێم یەکێک لە ساردترین ناوچەکانی هەموو کوردستان و عێراق لە وەرزی هاویندا بە بەردەوامی پلەکانی گرما خوار 20 پلەی سیلیزیە کەشێکی سارد هەر چوار وەرزی ساڵ ئێرە بەفری لێیە ئەو دی و ئێرانە گوندەکان لە نزیکەوەن دەمەوێت بزان لە وەرزی هاویندا چۆن ژیان بەڕێ دەکەن لە کاتێکدا زستان بۆ سەختیە لە هاوینیشدا هێشتا هەر ساردە بابڕێ من ناو عیمادە دەبەسە لە کەرکووکەوە هاتووم بەڕاستی جەوێکی زۆر خۆشە یعنی لەگەڵ کەرکووک لەگەڵ ئێرەیە 30 دەرەجە فەرقی هەیە کەرکووک ئێستا حالیان دەرەجەی 48-46 ئەلێرە 18ەیە سوپاس بۆخوا شتێکی سروشتیە و بەفر و زۆر جەوێکی زۆر خۆشە لە خوا بەزیاد بێ و زۆرش مرتاحین لێ و هاتوینە بۆ 2 ڕۆژ بە 3 ڕۆژ بمێنن ئینشاڵڵا دوایەوەژە تر تا بەتواناوی بەفرە بین و لەگە خۆمانەوە وەڵای ئێمە نەمانەزانی جەوەکەی وایە بەڕاستی سەر لە سەرما یعنی ئەوە دەسم هەر ئەوەی جەو بەزار خۆشم سەرمامە ئێستا هەنیان جەوەکەی زۆر ساردە لێرانە تو لە کەرکووک ئارەقیشی نمۆرەکەی سێرەکەی گەرمایە و دەرەجی حرارە ئێرە فەرقی هەیە لەگەڵ ئێرەستا حساب کە دستانی کەرکووکە چۆن هاتن بۆ ئێرە وەڵی هەوڕۆ ویسمان بینە وێزێ و مەنتیقا پرژێ و تاڤڵی پرژەیە بە گەشتیاری هاتینەکەن کاک حاجی خۆتان خەڵکی خەرجی سۆرانین خەرجی ئێرەنینە بەس هەوڕۆ بە سەفەری هاتین وێرەها بەس باشە نزیکە زۆر دوور نییە باشە خۆشە زادەکەی خۆشە زادەکەی خێڕە و وشی شوێنە دیکە نییە بێم لای پشتێکی دەکاوانە زادیان خۆرن خۆشن زوو دێ بۆ ئێرە وەڵی جار بەجارە دێن هێن بۆ ئێرە بۆچی دێن بۆ ئێرە لەبەر خاتی تەنها لەوە گەشتیاری و لۆ بیرنا جەماعاتێ و ئەوانش خەرچی ئێرەنە و لێنەکەنەوەن چ شتێکی ئێرە زۆر خۆشە حاجی وەڵی جا هاوای خۆشە هاواکە و شوێنەکە و بەفر و دیدیش هاوینەمە هەر بەخۆ جێەکەی فێن تەنها هیدایەتەکەی فێنگەکەی خۆشە ئەی منتیقەی سۆران دوێنێ زۆر گەرم بۆڵن زۆر گەرم بوو بەس ئەمڕۆ قەرم زۆران نەبووم بەس گۆیان زۆر گەرم بوو زۆر گەرم بوو ڕاستە بۆ چاڵەن هەر کەسێک میوانی بێ لەو گوندەرێک سەر هێنن بۆ ئێرە وەڵای ئاوهەیەکی خۆشی هەیە بەفرەشی باشی لێ و ئاوەش سازگاری لێ و دەیهینی بە جەوەشی خۆش لێرانە وەربگری لەوە ئاو بەردەوام بای بەهێزیشی هەیە بەردەوامیش هەیە وڵا بای هەر هەیە بەس هەندێک زار لە هەندێک زار بەقەوەترا ئەوڕۆ بەقەوەترا باش ئەمێت دۆزێک ناوەکانم پێ بڵێ سەرۆ کوێی پێڵەن دۆڵەکە کوێ ئەو ئاوەی کە دێناویشتری هەیە چیەوە ئێرە دۆڵی پرژێ پێڵێن بەڵام ئەو ئاوە ئێستا دیارە ئەوە پێڵن ئاوی شێختەهای پرژ چاوەکەی ئاوی شێختەهای ئەو ئاوە لەو دیۆ دێنە ئەو ئاوە ئێستا ئەو ئاوە دیارە ئاوەشی دیکەش ئاوەکی دیکەش ئاوە چێش وا بزانم چار ئاوەن پێکەوە دەردێن هەر ئەو ئاوە نییە کاتە مەشروعیش ئەڕوالۆ چۆمان و وێزێ و هەمی ئەڕوا سەچای ئای خواردنە بەڵێ باش ئێوە خۆتان دێن لێرە بەفرتان کۆ کردەوەتان بۆچی بووی وڵی ئەبەی نۆلۆن مەسەرەن ماستاوە سەلاجە هەیە جەوی دەهێ کاکە ئاخرا بەفرە سروشتیە و بەفرەشی استفادی هەیە ئاگدار بەفرەشی سروشتیا و خواردنیشی تەبیعیە و دەوانێت لە بەفری ناو سەلاجە و مزەندەی تامتریش بێ ئێرە چ شتێکی زۆر تایبەتە وەڵای هەوایەکەی بەفرەکەشی ئەوەیە کە لە هەموو شوێنان بەفر ئەبڕێ لێرە بەفر نابڕێت ئەڵەن هەر چوار وەرزی ساڵ ئێرە بەفری هەیە تایبەتی ئەم ئەشکەوت ئەمە بۆ ئەشکەوتنا ئەشکەوتە بنی ئێستا ڕووباراوەک لە بنی ئەڕوە هەرێوەڵا هەتا ماوەچی دیکە ئێرانەش بەفری نامینی بەس ئەلەو منتیقەی هەتا سەرێ بەفر هەرەمێنی حتا بەفری نوێەکەوتی و سەرێ بەفری هەرەمێنی باشە ناخۆش نییە قەت هاوی نبینن ناخۆش نیە ئەی تۆزە گەرمالێدان نایە بۆی بێن بۆی گەرما بەرتان بکە تۆزێک لەم ساردیا بە دوور بن ئەچن بۆ کوێ وڵات چینە شارێک مەقصد بچینە کەلارە چینە تەختەخ بۆ تۆزە خۆر و گەرما لە دۆڵی پرژێەوە ئێرە نزیکترین گوندە ئەمەوێت کەسێک دۆزینەوە بزانین ئەوان لێرە چۆنەژین چکە خەڵکی ئێرە زۆربەی زۆری خەریکی ئاژەڵدارین و زۆر بە درەنگ و بەکەمی سەردانی ناو شارەکەن حاجی چۆنی باسی ئەحواڵە ئەم گوندە ناوی چییە میوان قبوڵەکەن
حاڵی هەرباشی سپاسەکەم من واسە زمانی بەحسی لە ئەوەی بووم لە چاپڕێ بووم لە ڕانی تۆمان چۆن بڕیاریابی وێرە ئێ مەرج خۆتم ئەرز خۆتم لەو کاتۆ نچێتەوە بۆێ نا گەرمیان و کوێستان ناکەن ستانەتین و چۆمان و هاوینانگینیدا لێداشن بە حوشەشە خۆشە ئێکە عەبدوڵڵا دەنگ و باسی چۆنە والله لەخوا بەجاری زۆر باش سەرماتان نییە لێرە نا وەڵام زۆر مرتاعین ئێوە نزیکترین ماڵن لە دۆڵی پڕژێ بەژێوە کە لێرە نیشتەجێیەکە دوو ماڵی کەشەوە لێرە جیرانمان هەیە و خزمانەوە تێگەیشی بڵێ گەرمیان و کوێستان ناکەن با گەرمیشتانەکان دستانە نچینەوە جایوە قەسرەیە یوە چۆمانەیە پیرزینە دۆڵی خانەقایە ئەو نەقەزیانە هاوینان گەینەوە ئێرانە مانجی 4-5 دێنەوە هەتا مانجی 11 باش چەند گوندی لێ ئەم گوندی و ناوی چێ گوندەکانی خوارد گوندێرە گوندی وێزەیە لێرە دەبەرەتەوی گوندی دووەم ئێرە ئاخری گوندە لە بە سەعات دوویوە ئەچێ ئێنێ لەوێ چە مەران خۆشکان بندایی زان شێوەتمان ئەودا داخلی سنتەری قەزای چۆمانەبی لەو لاش گوندشکە هەیە لەسەری مژدێنان بەڵێ ئەوش باشەمە هاوینان ئەو نەسار بێ زستانان چۆن بێ وەڵاتستانان ساردە بەڵام ئەمە وەکو خەڵکی بڵێم ناو شاری سلێمانی و هەولێر و یان جنوبی عراق و عراقینینە لە گەرما ڕاتبین ئەمە گەرمان داوات نعین و ڕاستینێرە ئەمە لە گەرمان ڕاتین ئارێ وڵای گەرما ڕاتونە وتیان چیتە ئەوێ ئەو خۆرەکە هەیە بەڵێ سەڕاوی کە ساردە ڕەشەیەکە ڕەش وەڵێ ڕەدام بەخۆ ڕەش بوومە بەخۆ ڕەش بوومە زۆر لە دەرەوەینە ئارێ وەڵا چی سەرقاڵی ڕۆژانە ڕۆژانە وەڵی بەیانیان زوو وەڵستم باغمان هەیە و تەماتەمان هەیە و بە ئێمە دووتە ئێوە مردوون حتا بەیانیان زوو هەڵستم بەیان زوو لە خەوەڵستم حسمە ناو باغی و حەلی و کا خۆم و جێلاسە خۆم و ئەوە نمەوێ هەمووشی سروشتی خۆتان هەم بەڵێ خۆمانە مسوەکانی خۆمانە بەڵا ئەو ساڵ بەداخەوە بەرە بوو نەبوو لە بەرەوالی لە دوایەدا بەفر و شەختەیە کات داروبار و بەروبوومی ئەو دۆڵی هەموو برد هەتا بەحامەتەنی باڵەکایەتی هەمووی برد نەیمان ئەو کەسانی کە لەسەرەوە بوون ئەیانوت ئەم ساڵ بەفری زۆر زیاتر باری بەڵێ ئەو ساڵداتر لە پار چەند مەترە بەرە لە زستان لێرانە وەڵی هەتا 2 متر باری خەڵکی هەر لێرە بمێنێتەوە ئێستا نامێتەوە ئێستا کەس نامێتەوە لە بەرەوە خەڵک ناتوانێت لێرە بێنە ئەتوانێت ئێستا ئەو تەکنۆلۆژی ئێستا هەیە خانی سەبە و کارەبا و تەلەڤیزیۆن و مەشروعی ئاوێ و گیزەری لە ماڵی ئێستاگا هاوێەوە بەڵام ماڵەکان بڵاون لێک مەرحەلە کۆ نەبوونەوە لە یەک مەتەق کۆ بنەوە بڵێ مەڵا هەموو جیرانی یەک نوێنە بەڵام ئێستا خانی من لێرانەیە خانشکە لە خوارترە خوانشکە لە پشتەوەترە ئەوە لە بەرەوەی لەوانەیە بەعزەکە شێوی تەڵەبەی هەبی یان دەوامی هەبی یەکەی لەبەر ئەو شتانە ناتوان لێرە بەستۆ خۆتار حەز لێرە حاجی وا منەرێ وەڵا خانی خەڵکی یەڵی وەرن لێرە بمێنەوە وەڵی ئەمن هەتا سارە ڕێبی هەموو جارێ دیم هەموو ڕۆژە دی تا سیارە ڕێخەپاتە بی بەڵام ئێرە بەچی بە ناو بانگە لە بەربوومەوە شتێکە وەڵی هێرە تەماتەی زۆر لێکێت تەماتەیە و خیارە و پولەکەیە و خەرچی دیکەش خەڵکی ئەوی نیشتە جێبی لێرانە ئەوی ساعیم ئەرز و شوابی باغ و شتوای دانایە باغ و گوێزە و قەیسیە و خۆخە و جێلاسە ئەوانەی دانایە بەگشتی خەڵکەکە بەس چی و سەرقاڵن هەر بە و زراعەت بەڵێ بەڵێ شتوکاڵەکەی تەماتە و ئەو دارانی لێرە ئەڕۆێ زۆر هەستەکەم بای ئەو بەروبوومیە کرێت مەسەن سوودی لێ ببین دەبی بەنە ناو شار و لێ بیفرۆشن بەڵێ بە زۆری ئێستا خەڵک زۆر باەخی بە گوێز داوە گوێز قەیمە ناشێ لە بەفروشتووە ناشێ بۆ سەرماش باشە بەڵام بەداخەوە ساڵەکەی نەبوو باشە نهێنیم شتە شوێنە چۆنە مەسەلەن هۆکارەکەی بەرزەکەیەتی وا بەردەوام بەفریتیە هەر چوار وەرزی ساڵ هۆکارەکەی چییە؟ خۆی ئەو دۆڵی ئێستا جەنابەت لێ بووی لە دۆڵی پڕژێ دۆڵەشی ئەوە لێ باریکە ڕووبارش پێدادێ پێڵێن ڕووباری پڕژێ سەرچاوی ئاوەکەی لێ لۆچۆمان لێرە هەڵبەسراوە جا ئەوایە جێگایەکەی ئەوایە لە هەردوو لای ڕاگە بە فرکەت بە شێوەکان وە نامنی بە شاخەکان لوسە تاتەکان ڕاستە ناو گەڵیەکەی جا قەتی بەفر لێ نابڕێ قەتی بەفر لێ نابڕێ هیچ کاتێک بێ نەخێ ناقەیێرا کاتێک بەفر نەبوو چەندێک گەرماشە بێت لە ناو شار هیچ قەت بەفر لێ نابڕێ بەفری نوێەکەوتەوە سەرێ بەفری کۆنی لێ ماوە دا پایزێ بەفری کرد بووم دوو سەهمیان لۆ کرد بوو ئەوە ئینوێ ئەوەی کۆنەکەیە لە ئەنتەرنێت شوارە بەڵێ
ماڵێ مەترسی نییە مەسەڵەن گەشتیار زۆر دێتە ئەوێ با زۆر تا ئێستا 5 نەفەری تێدا ئەوە بووە گەنجاو بڵێ یەکەش سووری بوو ئیشا هەولێری بوو شارەزانینا ئەسنە بن بەفرەکەی بەفرەکەش گەرمادا دەیان ئەڕمەیەکەیتە سەر زەلامەکەی دەربازی نابی ئەوە زۆر قوڵیشە بەڵێ قوڵی جناب چوینەوە بوو ئەوەیە زۆر قوڵ خەڵک لێرە شانە منێتەوە شانی چۆنە شەوانە گەشتیار زۆر زۆرە مینتەوە بەڵام بەداخەوە خزمەت گوزاری کمە حەج خزمەت گوزاریشی نیە بڵێ وڵی لە ڕووی حکوومەتی دامی خەڵکەکەی بکیان بڵێم کەپر شوارەبی لێرە بەرەژێری کەپر زۆرە زۆرە کەپرە لە ئێنێ هەیە لە خۆشکان هەیە لە مجانەیە خانی بەکرێ زۆرە لەو گوندانە خەڵک خەنیا خانی بەڵێت تا ئێستا لێرانە ئەو ئێرە پیاوە کاتوە ئێستا لەوان جەنابش بێ گەشتیارێکی دانێ ئەویش تەواو بێ بۆ زوانە ئەی شان خۆتمان لێرە خەریکچین وەڵا دانیشتێ هەر دانیشتن دانی چا خواردنەوە دانیشتن ئاگر ناکەنەوە ناوەڵا ئاگرچ نانە ئەی ساردە نانە سارد نییە تو ساردن خۆمە سارمان نییە لە گەرمیانەوە هاتوو لە گەرمیان با بە سارد نیرانە هەرێرن بینی لێرانە بڵێم وەکو پێویست هیچ ماڵێک ئامێری فێنکەرەوەی نیتی ئەمەری فێنکردنەوەی بۆ چێ ناوسەر بەس وەڵای من پانکەم هەیە دەگەم بەڕی دەیدام لایانی وەڕۆیان ئەگە ئەو باینێ سا ڕۆیە حالێ سەرمان پێسم چاکە وەڵای بابا من سەرمام نییە حاجی سەکوێی کە هەیە بچم زۆر خۆش بێکێک لە گوندەکانی لە گوندەکان خۆشکە خۆشکان بەڵێ خۆشە یاڵا منەچمە ئەوێ ئەچێوێ هەرڵا ڕێستەکە ماڵتانەوە بەخێ بێ سەر چاو ئێرە گوندی خوشکانە تاکە گوندێک کە هیچ دانیشتێکی نییە بەڵام زۆربیان خانویان هەیە لێرە گوندێکی گەشتیاریەوەتە وەکو گوند دروست کراوە بەڵام تەنها تایبەت کراوە بە گەشتیاری بۆی کە گەشت و گوزار و خەڵک بێت لێرەوە خەسخانە و مزگەوتەوە شتێکی لایە بەڵام دانیشتوی نییە هەموو ئەوانەی کە لێرە دەژین گەرمیان و کوێستانیش ناکەن بەڵکو دێن چەند ڕۆژێک لێرە دەمێنەوە دەڕۆن هاچی مولای کاک فاخیر کاک فاخیر چۆنی خێری باشی هەر لە ساخ بێ چۆنە ئەمڕۆ لێرە یاتی وەلای خانۆکە و سەرشی لێ هەندێک شتەیە ئاو دێری بکەم و ئاوی لێن باش کاک فاخیر وەرە ئەم دیۆ با تۆزێ باسی ئەم گوندەم بۆ بکە بۆچی خەڵکی لەم گوندەیان ناژین هیچ دانیشتووی نییە بەڵام بەردەوامی ژۆنە قەرباڵقە وڵای قەڵباڵغەکەی بە زۆری ئەوانی سەردانی ێراکەن گەشت و گوزارین مەسایفن لە ئێرانە بە زۆری ئێستا خۆتان چەند ڕۆژەی لێرە ئەمێنیتەوە وڵا من جار هەیە مەسەرەن هەفتەی 2 جار دێین مەسەرەن جارەشێ دێین ئاوا جار هەیە شەوێ لێرا جارە شەوێ لێر نابین ئەو کەسانی کە لێرن ئەو گەشتیارانی کە دێن لێرە بۆ منە چی ئەەکەن زۆربەی خانووەکەی بینن من وامزای خەڵکی تیاژی ناوەڵا مەسەڵەن گەشتیارەکانەوانی خانەکانی خوان ئێن دەکرێ بەڵێ چەند ماڵی تایە بە نزیکی مەسەن وڵا ئێرە ئێستا وەک ماڵ کەسی دیدەنێ بەس وەکو خانووکە هەیە خان و زۆر بەخوای جان کرێ وەڵا لێنی مەسەن لە باسان زیاترینە کە پروشتیشیا لەیە ئەوێن دەرێ بەس ئێرانە کەمتری لێە بەس لە وەرزی زستانە پێم وایە گەشتیاریش نایە هیچ کات خۆت لە زستانان هاتی بۆ ئێرە وەڵا کاتی کۆڕۆناکەی هاتی نێرە وەکاتەوە لێرە باش خۆسترا باشە زۆربەی ئوپۆنە تۆ خۆت کە دەی بۆ ئێریانە و خەڵکانی کە گوندەکە دێن مەسەڵەن چیەکەن بۆچی دێنەوە خوان وڵی ئەمە کە بە خۆت دێن ئێرانە مەسەرەن ئاودێریەکەین مەسەن ئەو مەسەن هەیە باخچەشتی هەیە باخسەی ئاوەدا و سەرشی خانیەدا و مەسەرەن حەدیقەیە و هەر ئەو شتانە هیچکی نییە شکاڵی تاکرێ شکارش تاکرێ بەس لەو بەریەکرێک ئەم گوندە بەسی گەشتیارە لەدوای ئەم گوندە ئەڕۆین کوێی تر دێ دوای ئەمە دوایەرە کوێ دوای ئێرە سێنە ڕوتانە اینجا مەرانە اینجا ئێنەیە جاڕەیەک لە ئێنێ ئەستە وێزێ ئاوا بۆ سەرەوە بۆ خوارەوە کاڕۆی لە خوارەوە لای چۆمان چین دوای چۆمان ئەوە بندایی زانە دوو گوندیا لێنا بندایزان و ئەو دیویش شێخوتمان لەوێ خەڵکی لێژی لە بندایزان سێ ماڵیا لێنا زستانان ماڵی زستانە شێخوتمان کەسی لێنە زستانە لێرەش کەسی لێنە بەس
دوو مەقەریان لێ نەمەقەری پێشمەرگەی ئەم گوندە ساردە دەڕی ساردارێوە سارد زانگ لێرە بنیت ئێستا ئێستا خۆشە زۆر خۆشە زۆر باشستان ناکرێن ستانە ناکرێن ستانە دەست خۆشکاتم گردیگا فاخر سلامت بەخێربێن ئەرهەبی دەرچاو بەخێربێنە لە کۆتاییە ئەو خانەوەم دۆزیەوەکە بلۆکییا بەکار نهاتووە هەمووی قڕ و خشت و بەستایلی جارانە یەکێکی دیکە لە تایبەتمەندیانەیەم شوێنان کە هێتیەوەیە هەوڵێن خانۆکانیان زۆر جیاواز بێ لە گوندەکانی کە هەوڵە درێت خانووی بۆنمە بکرێت بە بلۆک و ئەوانە بەڵام لێرە باکسەوە خەڵکی هەوڵە بە دار و بە تەختە و بۆ شتانە بیکە سڵاو کاکۆماچوانی ئەحواڵت هەر باشبی دەنگ و باسە دەستخۆشیت لێکم بۆ ئەو بیرۆکە جوانە پێش بکەوە فەرموو ئەم ناوچەیە لە قوشێنی زۆری لێ ئەبێتەوە چۆن خۆتان سەری لێ دەرەکەن چۆنی ئەمە بەخێربێن سەرەتا زۆر بەخێربێن سەرچاوم طبعاً منتیقە زۆرە باڵەکایەتی شێکە لە شوێنە گەشتیاریەکان و بەناوبانگە لە ئێستا لە کوردستان ناوچە بۆ ناوچەی یعنی ناوچی جیاوازی هەیە جاری وایە مەسەن لە 100 مەتر 200 مەتر گوندێک یعنی لە ناو گوندێکی کۆمەڵک ناو هەیە جە هەر ناوچە و ناوی خۆی هەیە بۆ نمونە ئێستا ئێرە ئەو شوێنی کە لێی دانیشتین دۆڵانەیە دۆڵانە مەسەلەن منتیقەیەکی زۆر بچووکە چەند ماڵی تایە ماڵ نییەوە کار ئەو ماڵی تێدا ئەو ماڵی خۆم بڵێ بەرفراوانن و ناوی تایبەتیان هەیە هەر شوێنێک بەس بە پێی منتیقەکە ئەکەوی بۆ نمونە دۆڵانە ئێرە ئەتوانم هەندێک قسەی لەسەر بکەم دۆڵانە یعنی شوێنەکە لە شێوەی دۆڵە ئاوی پێداهاتە خوارێ لەبەرەوە گوتیان دۆڵانە هەندە زۆربەی ناوەکان بەو نوعی ئەوە کراینە دانراینە ئاشباسە بێن سەر بیرۆکی ئەم خانۆکێکێکە لە تایبەتترین خانوەکانی هەموو باڵەکەتی چۆن بۆم بیرۆکێت بۆ هات بۆچی دروستی کردووە بەر لە هەر شتێکی ماندووبوونی خۆم بوو یعنی لە ڕووی دەروونەوە هیلاکەتی خۆم بوو حەزم لێ بوو بگەڕێمەوە ینی چەند ساڵێک دواتر و ئیسراحەتە بکەم ئیترەوەی لێکەوتەوە ئەنی یەکەم جار بۆ ئیسراحەتی خۆت بەڵام دوای خەڵک ڤیددیۆکانیان بینی لە سۆشیال میدیا ئەگەڕانیان زانیم شوێنە کوێ تایبەتی لە وەرزی پاییزە ئەڵەن دیمەنێکی زۆر جوان پاییز و زستانان زۆر تایبەتە بەگشتی وەرزەکانی جوان چکە هەر وەرزەک تایبەتمەندی خۆی هەیە بەس پاییز و ستانەکەی زۆر زۆر تایبەترە بەسی خانوەکەم بۆکە مەسەلەن ئەو شتانی بەکارێناوەتیە خانوەکە ئەوە بەشی ژێرەوەی دیارە کە مەسەلەن هەندێک کۆنکرێت شتن کردیە بۆەوەی مەسەلەن چووکە بەشی سەرەی بڵێن خشتە خشتی قوڕە هەر لە قوڕ دروستکرا هیچی پێی تێدانە لەبەرەوەی کە مەسەلەن بەفر و باران و ئەو شتانە کە لێدا خراپیەکات ئەوەش بەشی ژێرەوەی بڵێن کەمەک ئەوەی دی هەر هەمووی خۆڵە لە قوڕ دروستکرا خشتی قڕن دروست کردێ بە شێوازی خۆی و خشتەکەش کای تێئەکرێ و مووی تێئەکرێ بۆ ئەوەی کە تونند و بندبی لەبەر تاوێدا ئەندرێ بۆ ماوەی مانگەشی هەڵژێر و وەرجێ ڕەکرێوترە بەزم و ڕزمی زۆرە خەڵکی ئێرە بەگشتی زیاتر ئەو گوندە ناوچەکی گەشتیاریە خەڵک زۆربەی مەسە خانوەک دوو خانوو هەیە ئەوانە لە ڕووی گوندەوە بەشە چی بە باغ و باغداری و ئەوانە باخچە شتی هەیە باشە چی بێستانیەکە مەسەلەن هاوینان بە تایبەتی بێستان جودایە دەگە باغی ئەوەی بڵین خۆخ و ترێ و قەیسی و ئەوانە بەشەکەن لە بەروبوومی ساڵێ و ئەوانەی کە خیار و تەماتە ئەوانەش بەشە چیکەن هەندێک بۆی مەژغوڵن هەندێکیش بەوەی ئەڵێنەوە کەیەتەم گوندە هیچ لەگەڵ خۆینیان بەس جانتاجلەکەی هەرچێکی کوردی و کللتوری بێ و خۆماڵی بێ لێرە هیچ شتێک لێ دەرەوە ناهێنرێت بە تاکید لەگەڵەوەی کە لە وڵاتی ئێران شەو زۆر نزیکە بەڵام هەشتەکان ئەوەندە لێرە چڕ و پڕن هیچ پێویستە بۆی نابێت چی لە دەرەوە شتێک بێنیت باڵەکایەتی بەخۆی بۆی بەناوبانگە زۆر زۆر میوان دۆستە بەر لە هەر شتێک و هەر کەسێک کە سەردانیەکە بەر لە ئەوەی کە ناوچەکی گەشتیاریوی زۆر میوان دۆستنەوە زۆر خەڵکیان خۆشێ و خەڵکانی کە سەردانیەکە بە بەروبوومی جیاوازیش بەناوبانگە جا گوێزە مەسەلەن تووە لە وەرزی خۆی تەماتە و خیارە لە وەرزی خۆی کودیە کۆمەڵک شت لەو شتانە هەر یعنی هەر گوندە و شتێکی تایبەت بەخۆی هەیە بەگشتی فراوانە لەگەڵەوەی کە کەشەواکەی زۆر ساردە ڕێگاکەشی زۆر سەختە بەڵێ چۆن دوایی تبی لەم بەرزایی ئەم خانوو دروستی ئەوە پەیوەندی بە ئەوەی وەیە کە ئینسان مەسەن بۆمە زۆر زۆر ئاسانە ئێستکە لێرە گەورە بوون فەرقی هەیە بەس لەوانێ خەڵکە کە سەردانیەکە ئەوە جیاوازتر بێت
بۆ ئێمە زۆر سەختە بەڵێ. بەرزاییە و داکەیت. خانوانە بینین زۆربەی خانەکان لە شوێنێکی زۆر بەرز و وی نادروستکراوە بەلامانە سەیراڵێنەوە چۆن ناکراوە بەڵێ ئەوە لە ئاستی ڕووی دەریاش ئێرە بەرزترە ینی لە ناوچەکانی دی سەر 2000 مەتر لە ئاستی ڕووی دەریا بەرزە چکە ئێستا شاخی هەڵگۆر لێرەیە حەساری سەکرانەوەوانە ڕوبەڕوویەکن لە ئاستی ڕووی دەریا مەسەڵەن هەڵگۆر بەرزترین چایە لە عێراق خودی ئێرەش کات مەسەڵەن بنارەکەی هە زۆر بەرزە کە گوندەکانی دەوروبەری و چۆمانیش بەشەکە مەسەن لە بینی ئەو شاخانە ناوچەی شاخاویە زیاتر بەڵێ ئەم ناوچێوە لێ هاتووە هەموو شتەکانی چۆڵەی تاکن دەڵەن سارترین شوێنە دووەم بەرزترینە لە ڕووی ئاسی دەریاوە لە ڕووی خانۆکانەوە تەنان لە ڕووی خەڵکەکەشی و خەڵکەکەی زۆر پێشوازیەکان گەشتبینەوە من بەگشتی بەرامبەر ئەو ناوچەی کە یەکەک بی لە شوێنە هەرە تایبەتەکان لە کوردستان چکە زۆربەی وڵاتان خۆتان زانانی لەسەر گەشتیاری بەڕێوەچن هیچ مشکلیان نیە هیچ داهاتە چکیان نییە هیوادارم ئەو منتیقەش ببیتە ئەو شتەکە خەڵک مەسەڵەن هیچ زانێت هەیە لەسەر ئەو کەسانی کە لە بواری جیۆپۆلۆتیک لە بواری جوگرافیا لەو شانە کارەکەن دێن سەردانی راکەن و لە کۆڵین و توێژین و زۆر خەڵکە هەیە زیاتر لە ڕێی گروپات و شتەوانە دێن بەڵێ زانیاری دقیقم نییە بە دیاریکراوی بەس خەڵک هەیە لە ڕێی شاخەوانی و لە ڕێی کۆمەڵەکشت لەوانە دێنە چنە شاخەکان چکۆیە ئەو ناوچە ئەوەی هەیە تایبەتمەندی خۆی هەیە گیانەکانیش بەڵێ بەردەوام بەردەوام خۆت لێرە ئەو گەشتیارانی کە دێن سەردانیم شوێنی تۆکەن زیاتر خەڵکی شوێن زیاتر تا ئێستا خەڵکی بڵین کوردستانن کەرکووک سلێمانی دەهۆک و هەولێر ئەوانن بەس گەشتیاری بیانیشن هەبووە بەسکەشتیارێکی زۆر زۆری عەرەبی لێ وەڵی حەز لێرێ بە تاکید بەس کەمتر سەر و کارم لەگەڵ بۆ ئەو سەر بەرحاڵ دەست خۆش زۆر سپاس دەکەم خۆشحاڵ بووین یاداری یەکنیاخانی تروان بۆ بکەیتەوە لەمانە و لە خزمەتدا بێت کە خانی گوندەکە دەی ببێتە بە تەواتی بێ بە گوندێکی گەشتیاری بەڕێزن زۆر بەخێر بن زۆر سپاس دەکەم دەست خۆش هەر پارچەیەکی خاکی ئەم کوردستانە بۆ خۆی خاوەنی جوانی و تایبەتمەندیە گوندەکانیش هەمیشە بوونەتە ماڵی دووەمی کۆچەریەکان و گەشتیاران کوردستانمان هەر ئاوادان بێت تاوەکو بەرنامەیەکی دیکەی پەیبەر بەخواتان دەسپێرم